کاتتان باش من کامەران حاجی عومەر لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ ئەم جارە باز لە دیاردەی سپیکردنەوەی دراو دەکەین بەشێک لەو کەسانەی کە لە هەرێمی کوردستان و وەلە دەرەوەی هەرێمی کوردستانیش کە بە شێوەیەکی نایاسایی و ناشەرعی پارە بەدەستدێن و هەوڵ دەدەن پارەکانیان سپیکەنەوە لە نێو بازارەکانی هەرێمی کوردستان و لە ڕێگای هەرێمی کوردستانەوەش بۆ دەرەوەی وڵات پارەکانیان سپیکەنەوە بە چ شێوەیەکە ئێمە هەوڵ دەدەین بە دوواداچوون لەسەر ئەم کەیسە بکەین و بزانین خاڵە لاوازەکانی هەرێمی کوردستان سەبارەت بە سپیکردنەوەی دراو چییە؟ پارە چۆن ئاڵوگۆڕ دەکرێت لە نێوان وڵاتان چۆن دێتە هەولێر؟ پارەی دۆلار، پارەی یۆرۆ، هەر پارەیەک چۆن دێتە ئەو مەکتەبانە؟ وڵای لە خەتی باقەوە دێوە مامۆ؟ لە ڕێباقەوە دێ. یعنی هەموو نووسنگەکان هەموو کۆمپانیاکان لە ڕێگەی باقەوە پارەکەن ئاواڵە. باشە کابراایەک لە تورکیایە بەێ لقی باقەکانی تورکیاش لە هەولێرە بۆ دێتە نووسنگەیەکی ناوە و دۆلار فڕۆشان؟ طبعاً اتفاقیان هەیە لەگەر تورکیا اتفاقی هەیە بۆ ئاواڵە دەکرێت لە ڕێگای کۆمپانیاکان. بۆ ناچێتە ئەو بانقە پارەکەوە گری بۆ دێتە ئەو نووسنگانە پارەکەوە لەو نووسنگە ئاسانتر وەردەگری لەبەر چیاسە نووسنگە دەکەن لەبەر چیانی لەبەرەوەی مەسەن دوو مەکتەبە مەکتەبەک لێرەیەک لە تورکیایە ئەوە لێرە دەفرۆشی لە تورکیای پارەکەی دەدا ئەوە لێرە وەرەگری لەوێ جارێکی دی ئەو دەفرۆشتەوە ئەو وەرەگرێتەوە ینی مەکتەبەکان لە دەرەوەی بانک هەمووی دوو مەکتەبن ینی لە دەرەوەی بانک باشە ئەو مەکتەبانە چەند پارەیان هەیە تا بتوان یانەوە حسابی وی نییە چەندە ینی ملیۆنێک دۆلار بەحسی ملیۆنی مەکەم ها پیاوە یەک نەفەر ملیۆنیشی ئەواکە تحویلەکە 1 ملیۆن ئەبی کو باشە کەسێک 10 ملیۆن دۆلاری بنێتە هەولێر دەتوانێت لە ڕێون ئەو دایەکەی تەلەفۆنێکە دایەکەیت لە تورکیای تەسلیمەکەی لە هەر حکومەتە چی تەسلیمەکەی لەو مەکتەبی ئەو بە تەلەفۆن لێرە ئەو پارە تەسلیمە یعنی ئێستا کەسێک لە وڵاتێکی ئەوروپا بی دەتوانی 10 ملیۆن دۆلار بۆ هەولێر هەموو شتێکی دەتوانێت پاساییە مەکتەبە هەیتی ئیمکانیەتی ئەو مەکتەبانە هەموو هەیتیان پارەی خۆیتیان پارەی خۆیتان ئەدی باشە بۆ بە بانک نانێرن پارە بە باقی نییە نێت تەعاملەکە ئەو هەیە بە لەبەرچی لە بانکی نانێرن وەرە کا باقی کات هەتاکە سقا هەبووە لەسە باقی با کاسقێ لەسە باقی ئەو وەختە سقە دەگەر باقی دەکرێت مەسەرەن ڕەسیدی خەرەکەبی کا چێ ڕەسیدی لە باقی هەیە ینی متمانەیە بە بانک نمانێ هەتا ئێستا کەس متمانەی بە باقی هەر باقیش نییە پێ دوایە پێ دوایە ئەو خەڵکەی پارە دەنێتە هەولێریان لە هەولێرەوە دەستە دەرەوە متمانەیان بە بانک نییە یان بانک پارەیەکی زۆریان لێ وەردەگری وەکو باز خۆی عمولەکەی لەوانێ زیاتر بیتن ئێرەش سەریعترە ینی بەس بەعامیش زۆریش سێ بەش لێرە بەدەستی پارەکەی وەردەگری بابرێن دووبێ تورکیا ئێستا زۆری پارەکان بیتە دەست باشە لە نووسنگەکان کەسێک 2 ملیۆن دۆلار 3 ملیۆن دۆلاری دەنێرتە هەولێر خاوەن نووسنگە دەڵێ و پارەت لە چێ بوو؟ پێناری ئەوە ناوەکەی دەنووسراوەکەی لێ وەردەگرێ و ئاسایش تابعەکەمان عیلاقەی لەسەرەوە نییە کابراایەک ئێستا لە هەولێر 10 ملیۆن دۆلار بنێرتە تورکیا یان بنێرتە هەر وڵاتش کە ئازادە ینی معدل هەموو ڕۆژێ کەس قسەی لەگەڵ ناکە بەس لێرە مانگ بە مانگ ئاسایشەوە هەیە متابعی ئەو پارێکە لەو دەسی سیدی ماجی ئاسایشی بنکەی دێ وەردەگری سیدەکان دەبین دەبن ئاسایشی متابعی ناوەکان دەکا بخۆ باشە چێ لێرتوانە مخەوەلە مەکتەبەک دابنێ بۆ ئالوگۆڕ چێ مخەوەلە؟ ینی چێ دەتوانی مەکتەبەک دابنێ ئەو کەسە چییە کە دەتوانی پارەیەکی زۆر بنێرتە خارج و پارەیەکی زۆریش بنێرتە بێتە کوردستان شەریکەیە لێرە ینی ئەو کەسەی کە دەبی هەر هاوڵاتێک دەتوانی یان دەبی دەوڵەمەندی چەند ینی چەند هەرکەسە بە جێرەوەی خۆی هەرکەسە بە جێری خۆی ملیۆنە دۆلاری 2 ملیۆن دۆلاری احتیاجە باشە زۆرترین پارە ئەگەر بێتە کوردستان چەند بووە و چەندش دەتوانرێت ینی میسالەن دەکابرا دەتوانی برێن 10 ملیۆن دۆلار 15 ملیۆن دۆلار بێ بڕوا ئەو ئالوگۆڕە دەکرێت ئەمە بلەغە زۆران باڕێکەی باقەوە دەبێت
لەڕێی بانکۆ ئەوە ناتانی 15 یعنی مەکتەبەکان ئەوەندە پارەیان نییە هاتیان بەسەوە ناکرێ ئەوەندە 15 میلیۆن بە چ دەینی 15 میلیۆن دلار دی لا دەبی بەڕێگەی بانکی بین بەس میلیۆنێک 2 میلیۆن دلار دەتانی بەدەست ناکرێ ئەمگۆش دەڵێن خاوەن مەکتەب دەوڵەمەندە من چێ بیستمەوە یەک لەو مەکتەبانە هیچ پارێک بەدەستی نەکرا 15 میلیۆن دلار شتیوان نییە 2 میلیۆن بەمەرحەلە بە پێ ڕۆژە بەس 15 میلیۆن دلار نییە 2 میلیۆن دلار 3 میلیۆن دلار بەدەستیە بە زیاتر نییە یەک پرسیاری تر لە هەموو دنیاە کە پارە دەستە وڵاتە دێتەوە وڵاتێک باز وەردەگیرێ باز ئەو نووسنگانە باز دەدەن باز تێدا نییە تێدا نییە یعنی ئازادە بەس ئەو پارەکە بەدەستی بسە ئەوەی تورکیاکە بەدەستی بچی دەفتەری $10 عمولەیە دومرجی وەردەگریت یعنی لێرە ئەگەر کابراایك بڵێن دەفتەرێک بنێری $10,000 چەندی لێ وەردەگرێ و ئەخەر نووسنگە ئەمە عەسەب ڕۆژە ئەوە خۆی ئەو پارەی حواڵەی پارەی ئەمڕۆ نەفتەیە چەندی وەردەگرێت ئەو ڕۆخە تورکیا وەنیا تورکیا سەر بەسەر بابرێن یعنی یەکسەر پارە بنێریە تورکیا مەسەلەکە با پێدرن پارەی نەفتەیە ئەو پارێکە ئێستا تاویلەکەیە حکوومەتی عێراقی بە دینار دەفرۆشی ئەنێ و پارە زۆرە ئێستا هەیە لە بازاری تاویل دەداتە هەلی بازاری دەدات تازیری بەغدایە تازیری بەغداش ملیۆن 2 میلیۆن دەداتە جەماعەتی حواڵەکان یعنی 10 میلیۆن دلاری نادات یە کەسی ئەوانی بەغدایە شەوی شەی ناکە 2 میلیۆن دلار میلیۆنی نوێک دووبەیە تورکیا بەس ئەو بەعام پارەی نەفتەیە پارەی نەفتەیە حکوومەتی عێراق بە دینار وەردەگرتەوە لە بەغدایە ینی با مەسەلەکە دەیانی و پارە زۆری نەفتەیە لەبەر هەندێک تاویل هەرزانە باشە ئەگەر کەسێک لێرە بێ پارە بنێرتە هەر وڵاتێک دەتوانی هەر وڵاتێک ئێران ئەمریکا دەتوانی ینی لێرە دۆلار دەستا هەموو جێژ تەنانەت ئێرانی تەلەفۆن بە تەلەفۆنی مەکتەبی هەیە لە تورکیای دەرە هەندەم پارەم لە هەولێرە تەسلیمی فرا مەکتەبی کرد ئەتو ئەو پارە لەوێ بدەوە یەکسەر پارەکە ئەو لەوێ ئیسلامەکە ئەوەش دەیرە وەرەک ئەدی ئەی سەبارەت بە سپیکردنەوەی پارە چ معلوماتان هەیە دەزانن چێ سپیکردنەوەی پارە پارەکە بەس بشرێکن دەبینی دۆلارەکە دەشرێ هەیە دەیشوە هەیە ناو بەرشتی شتێکە ئەوەیە مشکلەکە سپیکردنەوەکە ناسپیکردنەوە احتیاجیە پارە چۆن تەحویلی تورکیا دەبێت چۆن تەحویلی ئەوروپا دەبێت لێرەوە دەرسی لێوێ لە ئەوەیان نازانم من ئیشی بەس دووبەیە ئەوەیان نازانم ینی لە دووبەی پارە دێ لە دووبەی دێرەوە دەڕەوە بە دووبەی لێرە دۆلار دەچێتە دووبەی چەندە عملەکەی عملەکەی بەناقصە عملەکە ینی پارە دەدەنەوە لێرە باش تۆ بەس تێم بگەینە بۆچی لە ڕێی بانکەوە ئێمە و تەعاملن مربوطەوە بانقی عێراقەوە بانکی مرکزی عێراق باش ئەو پارەی کە دەڕوە بۆ لە ڕێی بانکەوە ناچێتە دووبەی بۆ لە ڕێی نووسینگەکانی و هەوشێوەی ئێوە دەڕوە لەبەر چی یاخور نووسینگەکان خۆ بازاری دراو ئینەکە حواڵەکان کە دەژێت چەند کۆمپانیایەک هەیە داخلی مەزاد دەبێت داخلی کە داخلی مەزاد دەبێت بێ کۆمپانیەکە بفرێت وڵاتێک لە دووبەیە پێویستی بە مەزاد یەک تەلەفۆن دەکات دەڵێ ئەوەندە پارەم بۆ بنێرن یەکسەر بۆی دەنێرن وانی وایە لە وڵاتی سین لە وڵاتی زۆر بێ وڵاتانی وایە لێرە شەروایە لێرە شەروایە باشە بۆ بە بانک نانێرن ئەمن ئەوە پرسیارە دەکەم بۆ بە بانک نییە بە لە ڕێی نووسینگەکان نازانم ینی ڕەبحی کەمترە نووسینگەکە مەسەلەکە ڕەبحەکە نییە کە حواڵەکە دەفرۆشرێ بە دیناری عێراقی دەفرۆشرێ لە بەغدا ینی گەڵا ئیسا حواڵە بە 1992 لە بەغدا باشە ئەگەر نووسینگەیەک دانێ دەبی سەرمایەت چەند بی نووسینگە شەردیە سەرمایەی زۆربەی نووسینگەکان دەراڵی لێ دەڵان زۆربیان باش ئەو تەعاملە چۆن ینی ئەو پارە کەسێک لە وڵاتەکە وەردەگرتەوە ئەو عەمەلیەت چۆنە ئەو عەمەلیە لەوێ لە بانک سەراف هەیە لەوێ مجازن لە حکوومەتی عێراقەوە لەوێ کە لە دووبەی کە فەرعی کردوتەوە ئیجازەی بانکی مرکزی ئیماراتیان هەیە ینی مجازن صرافی مجازن لێرەش ئێوە مۆڵەت دراون طبعا هەموو کەس ینی خۆت ناتوانیش دەزانم بێگومان بەڵام بۆ لە بانک کارەکە ناکرێ هەوڵاتێک ناچێتە بە بۆچی دەبێت لە نووسینگەیەک ینی ملیۆنێک دۆلار پارەیەکی زۆرە وانی خەڵکێک ناتوانانی ملیۆنێک دۆلار ڕوانەی دووبەی بکەن ناتوانێت لە دووبەی بێتە ئێرە دەتوانێت بەس لە ڕێی بانکەکە لێرە زۆربەی خەڵک متمانی بە بانکەکەنی
السلام عليكم. شلون الباشن؟ ممنوعة. باسكت مشتين هي لێرە دەبی یەکەیەکی دارێت بایشی ئێوە هەبی بەڵام کابرای مەبلەغێکی زۆر دەبی دامون دەستکارەکەدا چەند پارە ڕۆیە بس بيعمل كابرا مبلغ يزوم لنا بازار يدور حوالي هناك الألمانيا. زیاتر لە یەک کاژمێرەی من لەم بازارم هەوڵمدا لەگەڵ چەند نووسینگەیەک کە کاریان تایبەتە بە هەناردەکردنی دراو هێنانی دراو قسەیان لەگەڵ بکەم زانیاریم بدەنێ سەبارەت بەو ئاڵ و گۆڕانەی کە لە نێو دوکانەکاری ئەوان دەکرێت بەڵام بەشی زۆریان ئامادە نەبوون زانیاریمان پێ بدەن گوتیان ئێمە حەز ناکەین قسە لەسەر ئەم بابەتە بکەین باشتر وایە لەگەڵ خەڵکی دیکە قسە بکەن زۆربەیان گوێ لە قسەکانم دەگرن بەڵام ئامادە نین قسەمان بۆ بکەن و باز لەو نهێنیە بکەن کە چۆن دراو لێرەوە دەچێتە دەرەوە و لە دەرەوەش دێتە هەرێمی کوردستان لە ڕێگای ئەو نووسینگان. قسە لەسەر ئەوە دەکرێت هەم عێراق هەم هەرێمی کوردستانیش ئێستا بە شێوەیەک لە شێوەکان بۆتە شوێنێک بۆ شوشتنەوەی پارە یان سپیکردنەوەی پارە ئەم قسەیە تا چەند ڕاستە؟ خۆی کە باز لە سپیکردنەوەی پارە دەکەین پێویستە بزانین سپیکردنەوەی پارە مانایسیە چۆن دەکرێت چێ دەیکا سپیکردنەوەی پارە بە یعنی خۆی پرۆسەیە کە بە سێ قۆناغ ڕەت دەبی قۆناغی یەکەم ئەو قۆناغەیە کە پارەیەک بە ناشەرعی بە نایاسایی بەدەست دەکەوی لە هەر نەشاتەشی لە هەر چالێکێکی مرۆڤ کە بە نایاسایی شەرعی پارەیەک دروست دەبیتن پێویستە ئەو کەسە ئەوە مەرحەلەی قۆناغی یەکەمە قۆناغی دووەم شاردنەوەی ئەو پارەیە تەمویهی ئەو پارەیە تاوەکو بیکاتە پارەیەکی شەرعی بە قۆناغی سێمیش ئەوەیە کە ئەو پارە شەرعی جارێکە دەگەڕێتەوە بازار ینی سپی دەکاتەوە و دەوڵەتیش دانی پێدا دەنێت کە ئەمە پارێکی شەڕی ئەو کەسەیە کە باس لە سپیکردنەوەی پارە دەکەین هیچ پارەیەک لە بنەڕەندا خۆی ڕەش نییە تاکو بکرێت بە سپی یعنی پارەی ڕەش بە واتای ئەوەیە پارەیەک لە سەرچاوەیەکی ناشەرعی نایاسایی دەستی کە بڵێن مخدرات ئەم بەڵێ مخدراتە دزیە گەندەڵیە تیجارەتێکی ناشەرعیە یان هەر چالاکێکە کە ناشەرعی نایاسایی بی و قۆناغی دووەم سپیکردنەوەی پارە کەواتە وا پیشاندانی ئەو پارەیە کە پارەیەکە لە مەزدەرێکی لە سەرچاوەیەکی یاساییەوە لە سەرچاوەیەکی مەشروع بەدەستی کەوتووە جا ئەوە کۆمەڵێک مەشاکل و گیرگروپ دروست دەکاتەوە جارێکی دیکە ئەو پارەیە یەکەم جار کە بە ناشەرعی بەدەستی دەکەویتن ئەوەش یان لە سالاکێکی تاواندایە و بە تاوان یاخود بە ناشەرعی بەدەستی کەتیە خۆی لە خۆیدا ئەوە تەسیرێکی خراپی هەیە لەسەر لایەنی کۆمەڵایەتی لایەنی دارایی ئابووری ئەو کۆمەلگایە باشکەوای بۆشایەکی زۆر هەیە لە هەرێمی کوردستان لە عێراقیشدا لەوەی هەر کەسێک بێ پارەکانی خۆی سپیکاتەوە خۆی سپیکردنەوەی پارە پێش ئەگە بمانی ڕێدی بگرین پێش هەموو شتێک پێویستە یاسایەکی ڕێکوپێک هێبیتن کە بە تەواوەتی هەموو خۆناغەکانی ئەو پرۆسەیە لە بەرچاو بگرین وا بکاتن کە ڕێ لە خەڵک بگیرێتن تاوەکو بە ئاسانی ئەو پارانەی کە بە ناشەرعی بەدەستیان کەتیا جارێشکە بەکارنەی نێو لە سالاکی ئابوووریەکاندا و لە پاشەوەی کە یاسا هەبی پێویستە سیستەمێک هەبی بۆ جێبەجێکردنی یاساکان و لە پێش هەمیانەوە پێویستە نیزامی مەسرەفی و نیزامی بانقی زۆر ئەکتیڤ بی هەر هاوڵاتیەک لە مامەڵە داراییەکانی پێویستە لە ڕێی بانکەکان بی و هەروەها هەر فرۆشگایەک پێویستە ئەوانی کە دەیفرۆشی جارێشکە لە ڕێگای بانکەکان بی نظامی کارت و نظامی یعنی دانانی پارە و ڕاستباردنی پارە بانکەکان پێویستە ئێمە لەگەڵ بەشێک لە نووسینگەکانی دراو قسەمان کردووە وای ئێوە چاودێریان دەکەن و لە هەر هاوردە و هەناردەیەکی دراو ئاگادارن ئێمە ئەو نووسنگانەی کردن و فرۆشتنی دراو دەکەن
مانگانە ئەوانەی لای خۆیان تۆمار دەکەن سزلەکانیان بۆ لای ئێمە دێ و ئێمە چاودێری دەکەین بەڵام ناتوانانی کەسە گازکەی برێوەرە ئەتوو ئەو پارە دەچێ بوو ڕەنگە دەی خوا پێداوە مەزارەکەت بۆ ئاشکرا ناکە و مافی خۆیەتیش ئاشکرانە یاسایەکیش نییە ناچاریکەی کە مەزارەکەی ئاشکرا بکە جا کۆی پرۆسەکە ئەوەیە ئەوە جار پێشەم شتێک یاسایەک هەبی و دوای سیستەم هەبی ئەگە سیستەم هەبوو ئەو کاتە پۆلیس و ئاسایش دەبنا ئەداتێک داردەستێک بۆ ئەو سیستەمە کە ئەو کەسەی لێ لا بدا ئەو کەسەی بێوێتن سەرپێچێک بکاتن دەستگیری بکەن و جارشکە بەپێی ئەو یاسایە ئیجراعاتی یاسای لەگەوە بگرن و ئەو سیستەمە لەسەر جێبەجێ بکرێن. باشە دکتۆر سەبارەت بە ینی سپیکردنەوەی پارە لە عێراق و هەرێمی کوردستان ینی تەنیا ئەو کەسانەی لە هەرێمی کوردستان دەتوانن سوود لە سپیکردنەوەی پارە ببینن یاخود لە دەرەوەی وڵاتیش هەندێک کەس بازدەوە دەکا خەڵکێک هەیە لە دەرەوە پارە بە ناشەڕی بەدەست بێنێ بەڵام کوردستان ژینگەیەکی باشە لەوەی پارەکەی پێ سپیکرد. کوردستان و زۆربەی وڵاتەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست زۆربیان نەکەمیان ئەو ژینگەیەکی لەباریان خەڵقاندووە بۆ ئەوەی پرۆسەی سپیکردنەوەی پارە تێدا ئەنجام بدرێت. زۆربەی بەشی زۆری وەبەرهێنان و ئیسسمارەتەکان کە لێرە ئیش دەکەن ئەوانە ڕەنگە مەبەستیان ئەوە بیتن کە پارەکانی خۆیان سپی بکەنەوە. زۆربەی زۆری خەڵک لە هەرێمی کوردستان کە ڕۆژانە مامەڵە و مزارەبە بە عقارات دەکا تەنها بۆ ئەوەیە پارەکەی خۆتیدا سپی بکاتەوە. و هەندێک پرۆژەی ئابووری هەیە هەندێک مەشاعاتی اقتصادی هەیە کە خەڵک معاملە لێوێدا دەنێ ئەوەش هەر بۆ هەدەفی ئەساسی بۆ سپیکردنەوەی پارەیە. جا ئەوە جگە لەوەی کە ئەو پارەی بە هەدەر دەچی ڕوو لە هەر مەجالە بکاتن ئەو مەجالەش کە وەکو بە کوردەواری دەرێن بازارەکەی ڕەزیل دەکا بازارەکەی تێکدا لە خەڵکی تکەش لە خەڵکی کاسب ئەو کەسێک کە ئیشیتی بەڵام ئەوانەی کە پارە سپی دەکەن ڕوونەوە مەجالە دەکەن بازارەکە لەوانی شتێکدا ئەگەر لەلایەن سوودی هەبێ بەس لە زۆربەی لایەنەکان زیانی بێگومان زیانی زۆری هەیە لەبەر ئەوەی پارەیەکی زۆر بەبێ بە شێوەیەکی ناعەقلانی لە کۆمەڵک بواردا خەرج دەکرێت کە هیچ جەدوایەکی اقتصادی تێدا نیە. باشە ئێوە هەم وەکو بەرپرسێکی ئاسایش ئەمنی و هەم کەسێکی پسپۆڕش کە ینی پسپۆرەتیان لەسەر ئەو بوارەدا هەیە پێتان وایە چارەسەر دەبێت چی بکرێت ینی هەنگاوی یەکەم بڕیاردانە لەسەر بڕیارێکی تازە لەدایک ببێت لە پەرلەمان چی بکرێ باشە بۆ ئەو مەبەستە هەروەکو زۆربەی تاوانەکانی تر سپیکردنەوەی پارەش تاوانەکە و تاوانێکی ئابووریە تاوانێکی گەورەیە پێویستە یاسایەکە بیتن بە زۆر بە وازحی ئەوەی دیار کاتن کە سپیکردنەوەی پارە تحریمی کا و تەجریمی کە دووەم پێویستە سیستەمێکی بانقی اقتصادی مالی دابدرێ بۆ ئەوەی کە تەسهیلاتی مامەڵەکان بکاتن بە شێوەیەکی شەرعی و بە شێوەیەکی یاسایی بەڕێوە بچیتن و لەبن ئیشراف و یاخود لەبن ڕێنوێنی ئەو یاسایە و سێەم پێویستە دەستگا پەیوەنددارەکان دەستگا ئەمنیەکان ئەو ڕێوشێنانە بگرنە بەر کە ئەو سیستەمە داینە ئەو کەسی بێوێلەی لا بداتن ناچاری بکە کە لە ژێرەی ئەو سیستەمە ئەو نظامە بڕاتن پەیڕۆ بکە لەسەر باش لە ماوەی ڕابردوودا هیچ کەسێک هیچ گروپێک باندێک دەگیر کراوە لەسەر سپیکردنەوەی پار نەخێر هیچ دەستگیر نەکراوە و دەستگیرش ناکرێت تاکو یاسایەکی ڕوون نەبێ تاکو سیستەمێکی دیاریکراو نەبێ ئەو دیاردەیە ڕۆژانە بە چاوی خۆمان دەبینین لە دایان کەس دەتوانێت زۆربەی زۆری چالاکیەکان ئەوەیە خەڵکێک پارەی دەباتن شتێکی گرانبەها دەکڕی بەڵام هیچ دەستگایەک نییە لێی بپرسن وەرە سەرچاوی ئەو پارەیە لەکوێیە ئەگەر بە مامەڵەیەک بەدەستکەتە کوا عەق دەکەت ئەگەر لە قازانز کردیا چۆن دەچ مەجالێک دەچ بوارێک ئەو قازان زۆرت کرد پێویستە سەرچاوی بوونی ئەو پارانە دیار بکرێتن کە ڕۆژانە خەرج دەکرێت زۆربەی زۆرە خەڵک وا دەرێت خوا پێداوە
وهذا من فضل ربي لەسەری دەنووسی بەڵام ئەساسەکەی لەکێیە کەس نازانی و ناشتوانی ئەو کەسە بانکەی ناچاری بکەی برێوەرە ئەو پارەت لە چێوە من ئەینە لەکە. با بزانین لە دەستپێک دەستپێکردنەوەی پارە چییە؟ سپیکردنەوەی پارە بریتە لە شوێن بزرگکردنی سەرچاوی بەدەستێنانی پارە بەتابەتی ئەو پارانێک کە ڕێگای ناشەرعی دەست دەکەون هەوڵ دەدەن سەرچاوە ناشەرعیەکەی بگۆڕن بۆ سەرچاوێت شێرعیان باوەڕ پێکراوە. بەڵام ئەوەی بەنسبەت لە هەرێمی کوردستان دیاردەیەیان بەستەنها حاڵەتەکە ئەوە دیراسەی زانستی علمی لەسەر نەکرایە بەڵام دەکرێ برین کە هەستی پێدەکرێت بە هەستی شەشەم عاسی شەشەم هەست پێ دەکرێت کە هەیە و چەند داتایچ لەلایەن دەستگا ئەمنیەکان هەیە لەسەر سپیکردنەوەی پارە بۆیە ناتوانین برێن بوویتە دیاردە. باش گوتت لە سەرچاوی ناشەڕعی بەستت چێ لە سەرچاوی ناشەڕعی؟ یعنی دزین گەندەڵی پارەی نەوت پارەی ملت پارەی باز و ڕسومات و زائیدەن ئەو پارانەی کە بە ڕێگای ئاسان بەدەست دەکەوی بۆ نە مۆڵەت پێدان بە چەند کەسێک لە بۆ چەند کار و پیشەیەک و ڕێگا پێنەدان بە چەند کەسێکتر واتە جۆرێک لە مۆنۆپۆل و قۆڕکاری هەیە کەوانش بەسەر چاوی ناشەرعی دادەنێت ئەوانە هەموو پارەکان ڕەوانەی دەرێ دەکرێت بە چەند ڕێگایەکی بانقی یا بە چەند ڕێگایەکی نابانقی وەکو بازرگانیکردن وەکو نووسنگەکان حواڵەکردن و زائیدەن بەکارهێنانی لە کردداری بابرێن گەشت و گوزار و وفودات و هەموو ئەو شتانەی کە هەموو ڕێگایانەی کە دەکرێت سەرچاوەکەی پێ بزر بکرێ لە هەرێمی کوردستان پەیڕەو دەکرێت. باشە دکتۆر تەنیا ئەوانەی کە ینی هاوڵاتی عێراقن هاوڵاتی هەرێمی کوردستان دەتوانن پارە سپیکەنەوە لە هەرێمی کوردستان یان دەکرێت لە دەرەوەش کەسێک کە بە ناشەرعی وەکو خۆت باس دەوەکرد لە دەرەوە لە وڵاتێک بە ناشەرعی پارەکە دەستی دەکەوێت دەتوانانی لە بازاری هەرێمی کوردستاندا ساغی بکاتەوە؟ هەموو پارە سپیکردنەوە کە سەرچاوەکەی لە کوردستانەوە دروستبی سەرچاوی خەڵقکردنی پارەکە یان سەرمایەکە لە کوردستانەوە بی بۆ دەرەوە بڕوا زیانی هەیە لەبەر یەکێک لە مستەلزەماتەکانی پێداویستەکانی دروستکردنی پەرەپێدانی ئابووری سەرمایەیە. بەڵام هاتنی لە بۆ هەرێمی کوردستان هەم سلبیاتی هەم ئیجابیاتیە کە دێتن ئیجابیە بەڵام کە لە پرۆژەی زۆر خراپ سرف دەکرێت دەکردرێتن دواتر پرۆژەکە بە زەرەر دەفرۆشێتەوە پارەکە دووبارە دەگەڕێتەوە دەرێ ئیتر ئەوە زەوی دەبات دەستی کار دەباتن فڕەسی عەمەل دەباتن ئەوە زۆرێک لە گەندەڵی دووبارە دروست دەکاتەوە بەڵام هاتنەکەی باشترە لە چوونە دەرەوەکەی. باشە زۆر کەس باس دەوە دەکات دەڵێ ینی ئاوردەکردنی پارە هەناردەکردنی پارە پێگەی ئابووری هەرێمی کوردستان بەهێز دەکات بۆ نمونە زۆربەی وڵاتان لە دەرەوە ئەگەر بیانوێت دراوێک تەحویل بکەن لە نێوان ئەنقەرە و هەولێر هەردەبژێرن پێ دوای هۆکارەکە چییە؟ زانسیە جیاوازیە لە بینی ئاڵگۆڕکردن و جوولەی پارە لەگەر چوونە دەرەوەی سەرمایە چکە سەرمایە بابرێن بە بڕێکی زۆر پێدەوتێ سەرمایە کە بتوانێت وە بەرهێنانی پێ بکرێت بە تابەت لە هەرێمی کوردستان لە پەرپێدانی ئابووری پێویستت بە سەرمایە زۆرە لۆی تەکنۆلۆژیای نوێ بینی لۆی لێهاتووی شارەزای زۆر بینی لۆی بتوانی ژێرخانی ئابووری سەرخانی ئابووری پێویست بە سەرمایە زۆرە بەڵام زۆر ئاساییە ئەوە هیچ ئاهمیەتێکی نییە لە هەولێر هەردەبژێرنیان ئەنقەرە هەردەبژێرن بالعکس هەولێر لەبەرەوەی هیچ سیستەمێکی بانقی پێشکەوتوو نیە هیچ ڕێگرێک لە جوولەی پارەیە خەلەل هەیە لەبەرەوەی لە هەموو سەرەتای دروستبوونی پەرپێدانی ئابووری لە هەموو دنیا ڕێگری دەکرێت لە چوونە دەرەوەی سەرمایە بەوکە هەوڵ دەدێت تەراکمی سەرمایە کەڵکەبوونی سەرمایە لە ناو هەرێمەکە وڵاتەکە زۆربی لەبەرۆکو باسم کرد یەکێک لەوە کارەکانی بەرەمهێنانە هەمیش یەکێکە لە مستەلزەماتەکانی دروستکردنی پەرپێدانی ئابووری. لە کۆی تەواوی هەموو یاساکانی عێراق تایبەت بە درا و دارایی هیچ یاسایەک نییە لێپرسینەوە لەگەڵ
هاوڵاتیەکی عێراقی و سەرمایەدارێکی عێراقی و زەنگینێکی عێراقی بکات لەوەی کە ئەم پارەیەت لەکوێ بووە. هەر بۆیش لەم بە دوواداچوونەدا دیوانی چاودێری دارایی هەرێمی کوردستان لەسەر ئەم پرسە ناتوانێ وەڵامی پرسیارەکانمان بداتەوە و دەڵێت نەبوونی یاسا و نەبوونی سیستەم وای کردووە هەم دەستی ئەوان و دەستی ئاسایشی هەرێمی کوردستان و پۆلیسیش ببەسترێت لەوەی هەر کەسێک کە لە هەرێمی کوردستان و دەرەوەی هەرێمی کوردستانیش پارەی هێناوەتە ئەم هەرێمە لێپرسینەوەی لەگەڵدا بکات کە ئەم پارە ناشەرعیەی بە چ شێوەیەک پەیدا کردووە و چۆنیش دەبێ لەم هەرێمەدا ساغی بکاتەوە تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان.